لەبارەی دوا پێشاتەکانی سووریا و بە تایبەتی دۆخی تەبقە و دێرە زور لەگەڵ میوانەکەم قسە دەکەم. بەڕێز ڕامی عەبدوڕەحمان بەڕێوەبەری ڕەوانگەی سووری بۆ مافەکانی مرۆڤ لە قاهیرەوە لەگەڵمە. بەڕێز ڕامی سپاس کە لەگەڵ کوردستان 24 ئەمەیە بزانم بە وردی ئێستا دۆخی دێرە زور چۆنە؟ ئایا لە ژێر دەستی هێزەکانی هەسەدەدا ماوە؟ بەڵێ بەیانیتان باش بەر لە هەموو شتێک من دەمەوێ بەوە دەست پێ بکەم کە سەرکردایەتی هێزەکانی سووریا دیموکرات پێویستە دەست بەجێ پەیامێکی ڕوون ئاراستەی جەماوەری عەرەبی و کوردی بکەن لەبەرەوەی ئێستا بە ئامانجکردنەکە بە تایبەتی بۆ کووردە هێرشەکە بۆ سەر هێزەکانی سووریا دیموکرات نیە، هێرشەکە بۆ سەر کووردە. بەڵگەشت بۆ ئەمە ئەوەیە کە ئەوان زۆربەی کوردەکانیان ئاوارە کردو بە ئاراست لە ڕقەوە بە ئاراستەی باکوور ڕۆژهەڵاتی سووریا و زۆرێک لە ئاوارەکانی ئافرین جارێکی دیکە لە تەبقە ئاوارە بوون، واتە ئەمە زیاتر لە دوو جارە ئاوارە دەبن بەرەو باکوور ڕۆژهەڵاتی سووریا. ئەوەی ئەمڕۆ داواکراوە دەبێت هێزەکانی سووریا دیموکرات پەیامێکی ڕوون و ئاشکرایان هەبێ، پێویستە دەست بەجێ پەیامێک ئاراستەی خەڵکی ناوچەکە بکەن لەبەر ئەوەی هێزەکانی ئەحمەد شەرع تاکو ئێستاش دەیانەوەی ئۆپراسیۆنێکی ئەمنی زۆر مەزن ئەنجام بدەن لە ڕێی چەند شانەیەکی ئەمنی لە نێو حەسەکە و ناوچەکانی دیکەش زۆر نزیکە کارێکی وا بکەن. دەیانەوێت سیناریۆی دێرە زور دووبارە بکەنەوە. ئەوەی لە دێرە زور ڕوویدا ئەوە بوو کە چەند شانەیەک لەوێ بوون، وەکو دەزانن ئەوەی کە پێی دەوترێت شێخی عەشیرەتەکان ئەمانە ڕێککەوتنیان کردو، ئەمانە کە پێشووتر هێرشیان کردوتە سەر هێزەکانی سووریا دیموکرات هەسەدا لەگەڵ کۆمەڵێک چەکدار کە هەندێک چەکدار لە هێزەکانی سووریا دیموکرات بەیەکەوە ئەم بابەتیان کردووە. لە ئەنجامیشدا هێزەکانی سووریا دیموکرات کشاونەتەوە. تۆ ئەندێشەی ئەوە بکە مانگێک ویستی تا لە داعشیان وەرگرتەوە ئەم ناوچەیە لە ماوەی یەک کاتژمێردا ئەو ناوچەیە چۆڵ کراوەکەواتە پێویستە پەیامێکی ڕوون هەبێ. هێرشەکە هێرشێکی زۆر گەورەیە لە میدیا هێرشێکی بە دیاریکراوی بەتاواتی چۆڵ کراوە بەڕێز ڕامی. تەواوی دێرە زور بەشی ڕۆژهەڵاتی دێرە زور بە تەواوی کێلگەی عومەر تەنەف کۆنیکۆ کێلگەی کۆنیکۆی گازی کۆنیکۆ هەموو شوێنێکیان گرتو بۆ ئەوەی دووچاری گەمارۆدان نبنەوە لەلایەن ئەو چەکدارانەی عەشیرەتەکان ئەوانەی لەوێ چەکیان هەڵگرتووە. زیندانی تەبقا و من بینیم کە یەکێک لە پەیامنێری سەر بە حکوومەتی دیمەشق لە باسی لەوە دەکرد کە ژمارەی کوژراوان لە ناوچەیەکی دەرەوە زیندانی تەبقە بووە، بەڵام ئەمە ڕاست نییە. سەبارەت بە شاری تەبقا من ئاگدارم کە لە هەندێک گەڕێک شەڕ هەبووە لە دەوروبەری تەبقا تاکو ئێستاش تەبقە وەکو ناوەڕاستی تەبقا لە ژێر دەستی ئەو چەکدار و شەڕکارانی عەشیرەتدایە کە پێشتر لە ژێر دەستی هێزەکانی سووریا دیموکرات بووە بە قسەی ئەبوو ئەحمەد زەکوور کە ڕایشکاری شەرع جوڵاوە. باشە، ئایا سوپای عەرەبی سووریا بە کۆنتڕۆڵکردنی ڕۆژهەڵاتی دێرە زور و ئەو ناوچانەی تەبقە دەوەستێت یا بەتەمایە بەرەو ناوچەی دیکەش بڕوات؟ بەڕاستی ئەگەر سوپای عەرەبی سووریا ئەگەر شتەکە بەدەست ئەوان بێ بەدەست خۆیان بێ دەچێتە قامشلۆ دەچێتە کۆبانێ دەچێتە تەواوی ئەو ناوچانە هەموو ناوچەکان دەست بە سەرسەردا دەگرێت. بۆیە دەڵێم ئێستا ئەم شەڕی هێزەکانی سووریا دیموکرات دەبێت ڕوو لە خەڵک بکەن بە خەڵکی ئەو ناوچانە بڵێن دڵنیاییان بدەنێ ئێوە شەڕی داعشتان کردووە، ئەمانە کە زیاتر لە 15,000 شەهیدیان داوە. من پێشتر گوتومە ئەوەی کە پێی دەوترێت مەرسومەکەی ئەحمەد شەرع پەیامێکی ڕوونی ئاشکرا بووە لەلایەن بەڕێز ئەحمەد شەرعەوە بۆ ئامادەسازی بۆ ئۆپراسیۆنێکی سەربازی فراوان لەو ناوچەیەدا. ئەمە پەیامی ئەو بووە. ئەوەشی کە ڕوویدایە ئەوە بووە کە مەرسومەکەی ئەحمەد شەرع گڵۆپی سەوز بووە بۆ جێبەجێکردنی ئەم ئۆپراسیۆنە سەربازیە بە ڕێنماییەکانی زۆر باش. ئاماژەتان بەوە کرد کە ئێستا دۆخی ئەو ناوچانە زۆر ئاڵۆزە. ئایا مەترسی کۆمەڵکوژی لەو ناوچانە هەیە؟ تاکو ئەم ساتە نەبووە، بەڵام مەترسی کۆمەڵکوژی زۆر گەورەیە. مەترسی هەیە کورد بە ئامانج بگیرێن لە هەر ساتێکدا بێ بە تایبەتی لە ڕقا بە تایبەتی لە گوندەکانی سەر بە کۆبانێ، چونکە دوجار خەڵکی ئەو ناوچەیە دەبی خۆیان بەرگری لە خۆیان بکەن لە دژی ئەم هێرشە بربەریەی سوپای عەرەبی سووریا. ئێمە بینیمان لە دێرە زۆر چی قەوماوە، بینیمان کە بارگاکانی هێزەکانی سووریا دیموکراتیان سەر با بەڕێوەبەرایەتی خۆسەر بوون لەلایەن شەڕکەر و چەکدار و
چەکدارانی هۆز عەرەبیەکان دیمەنێکیان دووبارە کرد یاخود کردیان لەوێ ترس هەیە ئەمە دووبارە ببێتەوە بۆ چونکە ئەو ناوچەیە زۆرینەی هەرە زۆریان عەرەب باشە ئەو چەکدارانەی کە شەڕ دەکەنەوانە کێن سەر بە کامە لایەنن بەشی هەرە زۆریان سەر بە هۆزە عەرەبیەکانن بەڵام تاکو ئێستا هێزەکانی ئەحمەد شەرع نەیانتوانیوە مەبەستمەوێ بڵێم مەگەر بە پەڕەشوت بگەنە ئەوەیان بەچی ئەوان ناتوان ئەو کارە بکەن هێزەکانی سووریای دیموکرات لە دواوە لێیان درراوە ئێمە ئاگادارین کە کۆمەڵێک گروپ لەگەڵ هێزەکانی سووریای دیموکرات بوون لە ساتێکدا بەسەریان هەڵگەڕاونەتەوە و کودەتایان کردووە پێشتر ئەم گروپە لەگەڵ ئەسەد بوون دواتر لەگەڵ داعش بوون ئێستاش لەگەڵ سوپای عەرەبی سووریان لەگەڵ ئەوان شەڕ دەکەن و پێشترش ڕێکەوتنیان هەبوو لەگەڵ ئێران ئێستا جارێکی دیکە گەڕاونەتەوە لای ئەحمەد شەرع و لەگەڵ ئەحمەد شەرع ڕێکەوتنیان کردووە ئەمە هەڵگەڕانەوەیەکی ڕاستەقینەیە لە دۆخی ناوچەکە من ئەوە دەڵێم کە ئەوەی ماوەتەوە ئەوەی بەدەست سووریەکانەوە ما ئەو بەدەست کورد ماوە لەو ناوچەیەدا دەبێ ئەوەش بڵێم عربیش هەیە دژی ئەحمەد شەرع لەگەڵ ئەو بابەتەدانە هەمویان هەمان چارە نووسیان دەبێ ئەگەر ئەو ناوچەیە لەلایەن سوپای عەرەبی سووریا و کۆنتڕۆل بکرێت ڕۆڵی تۆم باراک لەو نێوەندەدا چی دەبێ من گوتم کە نێردەی تایبەتی ترامپ ئێستا دەبێ ڕێکار بگرێتە بەر و نابێ وەکو ڕاوێژکاری ئەحمەد شەرع بێ چونکە کارەساتێک لەو ناوچەیە دەقەومێ ئەگەر بێت و پشتیوانەیە ئەحمەد شەرع بکەن ئەوەی کە دەریش دەکەوێت ڕێکەوتن کرابوو لە ئەشرەفیە و شێخ مەقسوود لە دێرحافر بەڵێنیان دابوو هەمویان بەڵێنیان دابوو دوێنێش کۆبوونەوە هەبووە بەڵام تا ئێستا ڕوونێ ئەنجامەکان پێتان وایە ئەمریکا ڕێگە دەدات کەم هێرشانەوە ماڵۆزیانە بەم شێوازە بەردەوام بێت هیچ هەڵوێستێکی ڕوون لەلایەن نێردەیە تایبەتی ئەمریکاوە لەم بارەوە نەبووە بەڵێ ڕێگەی داوە ئەمریکا ئەوستان ڕێگەی داوە ئەوان بە هێزەکانی سووریای هێزەکانی سووریای دیموکراتیان گوت نزیکی ڕۆژهەڵاتی فرات نەبنەوە وتیان ڕێگە نادەین بچنە تەبقە هاتنە تەبقە وتیان ڕۆژهەڵاتی فرات هاتنە ڕۆژهەڵاتی فرات ئەمریکا ڕێگە دەدا بەڵێ ئەمریکا ڕێگە دەدا ئەمریکا لە سەرەتاوە ڕێگەی داوە بەڵام ئەمریکا لە بایچێ ڕێگەی داوە ئایا گڵۆپی سەوزیان بۆ هەر کردووە لە ڕۆژهەڵاتی فرات شتێک هەیە ئایا ئەمریکا بەڕاستی گوتوێتی کە من لەو ناوچەیە ڕێگەتان پێ دەدەم ئایا ئەمریکا لەو ناوچەیە پشتی لە کورد کردووە خۆی دەبوایە ئەمریکا زۆر بەڕاشکاوی گوتو بوای من دەمەوێت بکشێنەوەتە ئەو ناوچانەی کە زۆرینەی کوردن واز لەو ناوچەیە واز لە بابەتی گەلان برای یەکترن و هەمویان لەگەڵ یەکتری بەیەکەوە بژین ئەم قسانە کەلکیان نییە بۆیە من ئەمڵۆ دەڵێم دەبوایە ئەمریکا زڕون و ئاشکرا بن ڕاشکاو بن لەگەڵ کورد لەگەڵ گوتو بووایە ئێمە دەمانەوێت بکشێنەوە ناوچەکانی باشە بەڕێزرامی زۆر وڵاتانیش کاردانەوەیان بەرامبەر بەم دۆخە هەبووە سەرۆکی فەڕەنسا هاتۆتە سەرخەت هاوکات ژمارەی کۆنگرێسمانی دیاری ئەمریکی دەڵێن کە نابێت ئەم ئاڵۆزیانە لە سووریا بەم شێوازە بەردەوام بێت ئایا سزاکان بۆ سەر سووریا دەگەڕێتەوە کە پێشووتر بەسەر سووریادا سەپێنرا بوو وەکو سزای قەیسەر نەخێر ئەحمەد شەرع هەموو شتێکی پێشکەشی ئیسرائیل کرد ئەوەی گرنگە هەڵوێستی ئیسرائیل ئەحمەد شەرع هەموو شتێکی بەخشە ئیسرائیل ئایا سزاکان دەگەڵێتەوە کاتێک خەریکی کوشتار بوو لە کەناراوەکانی سووریا دەبووە ئەو کات سزایم گەڕێنەوە سەر ئەحمەد شەرع بۆیە من دەڵێم هەڵوێستی وڵاتانی عەرەبی کە پشتیوانی ئەحمەد شەرع دەکەن وڵاتە زەنگینەکان ئەوان سەنگی تەرازۆکەیان لار کرد و تەرازۆکە بەلای ئەواندا کەوت بۆیە بینیمان دەنگی ئەحمەد شەرع چەندە بەرز بوو لە هاندان لە دژی هێزەکانی سووریای دیموکرات لە دژی عەلەویەکان لە ڕووداوی کەناراوەکان کەواتە وڵاتانی عەرەبی ڕۆڵێکی سەرەکیان هەبوو لە پشتیوانیکردنی ئەحمەد شەرع لە بەرامبەر دۆناڵد ترەمپی سەرۆکی ئەمریکا و ئەوان تەزکیەیان کردو ترەمپیش بەڕاستی ئەگەر شتێک بڵێت وا دەکات 2000 ئەو سەرۆکی دەوڵەتێکی دەستگیر کرد کەسێک سەرۆکی دەوڵەتێک دەستگیر بکە بێگومان باکی بەشتی دیکە نییە و باکی بە هاوپەیمان و ئەم جارە کەواتە پێتان وایە کورد بۆتە قوربانی لە ڕۆژاوای کوردستان لە سووریا ئێستا بوونەتە قوربانی من دەڵێم نابێ ببنێتە قوربانی نابێ ڕێگە بدرێ کورد بێتە قوربانی کورد بە هیچ شوەیەک نابێ ببنە قوربانی دەبێ هیمەتیان بەرز بێ لە ئەوەی لە کۆبانێ خۆراگر بوەستا دەبێ ئێستاش بوەستێ خۆراگر بێ
تاکو ئێستاش هەموو ئەوەی کە دەگوترێ کورد خۆراگیری شکاوە و هیمەتیان نەماوە بابەتێکی ڕاستنێت تیکتۆکەر و یوتیوبەرەکانی سەر بە ئەحمەد شەرعن ئەم بابەتانە بڵاو دەکردنەوە بەڵام ئەمە چارەنووسی کووردە یان دەبێ بەرگری لە ناوچەکانی خۆیان بکەن بەرگری لە بوونی خۆیان بکەن یاخود دەبنە قوربانی بەڵام من تاکو ئێستا هەرگیز پێم وانە کورد دەبنە قوربانی لەبەر ئەوەی گەلی کورد پێکاتەیەک نییە کە بتوانن بیسڕنەوە گەلی کورد لە ناوچەکە هەیە ئەوەی دوێنێ لە هەولێرش بینیمان جەختکردنەوەی لەم بابەتە کاتێک سەرۆک بارزانی سەرکردەی کورد لەگەڵ مەزلوم عەبدی و سەرۆکی ئەنە کەسە بەیەکەوە دانیشتون هەمووی ئەو پەیامە دەگەێنێت کە کورد بە تەنیانە واز لە هێزەکانی سووریا دیموکرات و هاوپەیمانان و ئەم بابەتانە بهێنا هەمووی بەلایەک من لە سەرەتاوە گوتم بابەتەکە پەیوەندی بە هێزەکانی سووریا دیموکراتیە بابەتەکە بە ئامانجکردنی کووردە وتویان گەلان برای یەکترن بەڵام بابەتی گەلان برای یەکترن بینیمان کە لە دێرە زۆر چی ڕوویدا بۆیە من ئەو پەیامەش دەمەوێت بڵێم ئەوەی دوێنێ لە هەولێر بوو پەیامێکی زۆر ڕوونە بەوەی کە کورد جارێکی دیکە نابنە قوربانی ڕێگە نادرێت کورد ببنە قوربانی و ئەو پەیام ببوو کە هەڵەبجەیەکی دیکە دووبارە نابێتەوە لە دژی کورد لەلایەن ئەو کەسانەیەوە کە کۆمەڵکوژی هەڵەبجێ. بەڵێ سپاس دەکەم بەڕێز ڕامی عەبدوڕەحمان بەڕێوەبەری ڕەوانگەی سووری بۆ مافەکانی مرۆڤ لە قاهیرەوە لەگەڵمان بووی. سپاس.